بەڕێزان لە هەر کوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە وەرزێکی نوێی ئاریان تیڤی و لە بەرنامەیەکی نوێی ژینگە پارێزی هەفتەی جارێک لەگەڵتانە بین. بەرنامەی ژینگە بە تایبەت تیشک ئەخاتە سەر گرنگترین پرسەکانی تایبەت بە ژینگە، پیسبوونی ژینگەی ئاو هاو خاک، پیسبوون بە ژاوەژا و بینین، کاریگەریەکانی لەسەر مرۆڤ و زیندەوەران، تایبەت بەم پرسانە بە دوواداچوون دەکەین و ڕێگە چارەسەری گونجاو دەخەینە ڕوو. لە پێش هاتنی مرۆڤەوە ئاژەڵە بێپەناگەکانی وەک سەگ و گوێدرێژ و پشیلە لە نێو سروشدا خۆیان ژیاندووە. کاتێک کە مرۆڤ هاتووە بە مەبەستی سوود لێوەرگرتنی جیاجیا ئەم ئاژەڵانەی ماڵی کردووە. لەمڕۆدا کە مرۆڤ ئیشی بەم ئاژەڵانە نەماوە، ئاژەڵەکان گیریان خواردووە لە نێوان شارستانێتی مرۆڤ و سروشدا. نەدەتوانن جارێکی تر لەگەڵ سروشت خۆیان بگونجێننەوە، نە مرۆڤیش هاوکاریان دەکا کە لەگەڵ شارستانێتی ئینساندا بژین. بۆیە ڕۆژانە لەژێر پاساوی جیاجیادا ئەم ئاژەڵانە ڕوبەڕووی دەستدرێژی جۆرا و جۆر دەکرێنەوە، دەکوژرێن، بریندار دەکرێن، بە دوای ئۆتۆمبیلدا ڕادەکێشرێن و لە سێدارە دەدرێن. ئایا هاوڵاتیان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئاژەڵانی بێپەناگە بکەن؟ هەوڵە تاکە کەسی و ڕێکخراوەیەکان چییە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان؟ پێویستە حکومەت و پەرلەمان چی بکەن بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانەی کە دەکرێتە سەر ئەم ئاژەڵانە؟ بۆ زیاتر تێگەیشتن لە ناوەڕۆکی ئەم پرسە ڕاپۆر دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. بینەرمان بن. مرۆڤەکان هەر ڕۆژە و بە پاساوێک تاوان بەرامبەر بە ئاژەڵە بێپەناگەکانی وەک سەگ و گوێدرێژ و پشیلە ئەنجام دەدەن. ئامێزی سۆز و بەزەییان بۆ ناکەنەوە و دەستدرێژی جۆرا و جۆریان دەکەنە سەر و برینداریان دەکەن و دەیان کوژن. لە کاتێکدا ڕۆحی مرۆڤێک و ڕۆحی سەگێک، گوێدرێژێک یان پشیلەیەک هەر یەک ڕۆحە. ئەگەر کوشتنی مرۆڤ تاوان بێ، ئەوە کوشتنی ئاژەڵانیش تاوانە. توندوتیژی بەرامبەر بە ئاژەڵان توندوتیژی بەرامبەر مرۆڤی لێ دەکەوێتەوە، چونکە توندوتیژی هەر توندوتیژیە و پێویستە هەر جۆرە توندوتیژیەک بەرامبەر ئاژەڵان ڕابگیرێت. وەک چالاکوانانی مافی ئاژەڵان دەڵێن، تا مافی ئاژەڵ پارێزراو نەبێت، مافی مرۆڤیش پارێزراو نابێت. بەوتەی چالاکوانانی مافی ئاژەڵان دەسەڵات بەرامبەر بە ژیانی ئاژەڵان بێباک و نابەرپرس بووە. هەروەها دەڵێن وەک چۆن حکوومەت و پەرلەمان بەرپرسیارن لە ژیانی مرۆڤ، بە هەمان شێوەش بەرپرسیارن لە ژیانی ئاژەڵان. بەڵام دەسەڵات نەک بەرپرسیارانە مامەڵە ناکا، تەنانەت بە شێوەی ڕێکخراو لە ڕێگەی هۆبەکانی ڤێتەنەریەوە ژەهری ستریکنین بەکاردەهێنێ بۆ کوشتنیان. بە پێی ئاماری ڕێکخراوی پاک بۆ ئاژەڵ پارێزی مانگانە تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی 4000 ئاژەڵی بێپەناگە ڕوبەڕووی کوشتن و توندوتیژی دەکرێنەوە. هەر بۆیە پارێزەرانی مافی ئاژەڵان دەڵێن ئەگەر دەسەڵاتداران ناتوانن پەناگەیان بۆ دروست بکەن و لە ڕێگەی یاسا و ڕێنماییەوە بیان پارێزن، ئەوە مافیان نییە ژیانیان لێوەربگرنەوە. هەروەها دەڵێن نابێت سزای هیچ جۆرە ئاژەڵێک بدرێت لەسەر مرۆڤ، بەڵام دەکرێت سزای مرۆڤ بدرێت لەسەر ئاژەڵ، چونکە ئاژەڵ بەرپرسیان نییە بەرامبەر بە ژیانی مرۆڤ، بەڵام مرۆڤ بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵ. بۆ پێی مرۆڤ خاوەن عەقڵە. لە باشووری کوردستان هیچ یاسایەکی تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵانی بێپەناگە بوونی نییە. هەر بۆیە لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان ناوەندی یاسایی و ژینگەیی پرۆژە یاسایەک لە بەرواری مانگی 4 ساڵی 2019 پێشکەش بە پەرلەمان و وەزارەتی پەیوەندیدار کرا، بەڵام تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە و نەبووە بە یاسا. بەپێی جارنامەی جیهانی مافەکانی ئاژەڵان لە 15 ئۆکتۆبەری 1970 بە هەوڵی یونسکۆ لە پاریس جاردراو، لە ساڵی 1990 لەلایەن یونسکۆوە بڵاو کرایەوە کە لە بەشێکی جارنامەکەدا هاتووە. هەموو ئاژەڵان مافی یەکسانیان هەیە کە لە چوارچێوەیەکی بایۆلۆژی یەکسان دابژین. بەمەرجێک ئەو یەکسانیە بنەچەی جۆرەکانی تری بوونەوەران و مرۆڤ نەشێوێنێ. هەموو ئاژەڵان مافی ڕێزگرتنیان هەیە و نابێت ڕوبەڕووی ڕەفتاری نەشیاو ببنەوە.
ئەگەر کوشتنی ئاژەڵان پێویستی کرد پێویستە بەبێ هیچ ئازارێک بێت و مامەڵەی شیاو لەگەڵ تەرمی ئاژەڵەکەدا بکرێت. ئاژەڵانی وابەستە بە مرۆڤ واتە ئاژەڵە ماڵیەکان مافی چاودێری تایبەتیان هەیە. ئەو جۆرە ئاژەڵانە نابێ بە هیچ شێوەیەک بەڕەڵا بکرێن یان بە ناهەق بکوژرێن. پێویستە ڕێگە جێگرەوەکان بەرەو پێش بەرن و ئەو ڕێگەیانە بگرنەبەر کە بۆ ئاژەڵان زیانی نییە. هەر جۆرە کارێک یان بڕیارێک کە ببێتە هۆی مردنی ئاژەڵێک ئەو ڕەفتارە بە تاوانی دژ بە ئاژەڵان دادەنرێت. مافەکانی ئاژەڵان پێویستە بە یاسایی بناسێنرێ. پێویستە نوێنەران و ڕێکخراوەکان بۆ بەرگری و پاراستنی ئاژەڵان لە هەموو وڵاتێکدا بوونیان هەبێت. هەر لە سەردەمی منداڵیەوە پێویستە منداڵەکانمان لەسەر ڕێزگرتنی ئاژەڵان پەروەردە بکەین تا ئەو هەستەیان لا گەڵاڵە ببێت. لە بەردەم ماڵی فریشتەخان و کاکسیروانین. فریشتەخان و کاکسیروان ماڵەکەی خۆیان کردو بە شوێنێکی ئارام بۆ ئاژەڵانەی کە بێپەناگەن و ڕۆژانە لەلایەن هاوڵاتیان و تەنانەت لەلایەن حکومەتیشەوە دەستدرێژی جۆرا و جۆریان دەکرێتە سەر. ئەمڕۆ چاومان بە فریشتەخان دەکەوێت و لێی دەپرسین بۆچی ماڵەکەی خۆی کردووە بە پەناگەیەک بۆ ئاژەڵان و چەند ئاژەڵی لە خۆ گرتووە و پەیامی بۆ هاوڵاتیان چییە؟ لەگەڵمان بن. خات و فریشتە بۆچی ئێوە ماڵەکەی خۆتان کردووە بە پەناگەیەکی ئارام بۆ ئاژەڵان؟ بەڵێ کاتێک تۆ لە دەرەوە ئەم ئاژەڵانە بینی عەزیەتە درێن سوکایەتیان پێ ئەکرێ لێیانە درێ خەڵک بڵێن یارمەتیان نایە برینارە بن ناچار ئێمەش ئەو بڕیارەمانەوە. ئێستا من هەستم بەوە کرد ینی زۆر جار بۆ نمونە مەسەلەن لە دەرەوە هاوڵاتیان سکاڵایان هەیە یاخود ئەوترێ کە بۆ نمونە سەگەکانیان ئاژەڵە بێپەناگەکان پەلاماری مرۆڤ یان پەلاماری منداڵ ئەدەن بەڵام ئەوەی کە من هەستم پێ کرد لێرە نزیکەی یعنی کۆمەڵێک ئاژەڵ یان 50 ئاژەڵ زیاتری لێوە خۆت ئاماژەت پێ کردووە بەڵام هیچ یەکێک لەم ئاژەڵانە پەلاماری منیان نایە خۆت قەپیان لێ نەگرتم بۆچی لە دەرەوە هاوڵاتی سکاڵای هەیە بۆچی لێرە بۆ جۆرەیە کە ئاژەڵەکان ینی چۆڵی پەیوەندیکی دۆستانی لە نێوان مرۆڤ و ئاژەڵ لە ماڵدا لێرە خۆشەویستیان هەیە تۆ ڕێزیان لێگری نانیانەی تێ خزمەتیانەکەی یارمەتیانەی لە دەرەوە خەڵک لیان ئەترسێ ینی هەر لە مناڵیەوە لەگەڵ شیرەکەی پێت ئەدرێ ئەڵێ سەگ ئەوە نییە ترسناکە مەڕۆ سەگەکەیە بۆت یا گازی لێگری بەم شێوەیە خەڵکیش ناحەقی نییە لەسەرێکەوە ینی لە مناڵیەوە وای لێهاتۆ لە خۆی لی ئەترسێ ئەگەر هەوڵ بن هێرێک و لە ڕێی خۆیەوە ئەو ترسە دەرکات دڵیان سەگەکان بۆ شێوەیە نین توانین بڵێم شتە ڕەبتی بە لایانی پەروەردەی بەڵێ بەتەئکید لە مناڵیەوە چەند پەروەردە یان تا چەند پەروەردەی خێزانی یان لەناو قوتابخانە کاریگەری ئەبێ لەسەر لایانی ئاژەڵ دۆستی هەر زۆر گرنگە خاستن پەروەردەی ناو خێزان زۆر مهمە چکە مناڵ 5 ساڵی یەکەم کە چاوهەڵەیەنێ بڵێیت لای دایک و باوک دیسان لە باخچەی ساوایان ئەوانە زۆر گرنگە تێیدا ئەوەنی ئاماژە بەوە بکرێت کە ئاژەڵەکان لەگەڵ ئێمە لەم ژینگەیە هەمومان بێ کۆتیاژین خات و فریشتە پەیامی تۆ بۆ هاوڵاتیان چییە و هاوڵاتیان پێویستە چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئاژەڵانی بێپەناگە بکەن بەڕاستایش بێ با پشیلەکە بێتە لای من فەرموو نازێ ئەمە چاوی نابینێ نازێ وەڵاهی بەداخەوە ڕۆژانەیە مەکە خەبەرمانە بێتەوە بە هەواڵە ناخۆشەکان ڕۆژێک سەگێک ئەکوژرێ یەکێک تەقەی لێکە سیارە لێە جێ هێڵێ گوێدرێژی قاچیشکێنن بە هەماشیەوە بۆ هەموو ئاژەڵەکانی تر هیوادارم خەڵک کەی تر ئەوە نیە ناتوانێت یارمەتیان بە نانیان باتێ ئازاریان نێن وازیان لێبێنن لیان گەڕێن لە ژینگە و لە سروشتی خۆیان نابژین
دیارە ئێوە وەکو خۆتان ینی هەوڵێکی تاکە کەسیتان داوە بەبێ هیچ جۆرە پاڵپشتێکی حکوومەت کە لە کاتێکە ئەمە بەڕاستی ئەرکی حکوومەتە هەڵبسێت بە دروستکردنی پەناگە بۆ ئاژەڵان لەگەڵەوەی کە حکوومەت ئەم ئەرکەی نەگرتووە ئەستۆ و هاوکات بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتی ئێوەش نەبووە لەگەڵەوەی کە پاڵپشتیشتان نەبوو ئەسڵەن بە جۆرێک لە جۆرەکان دژیشتان بووە ئەوەی کە من ئاگدار بم ینی کارەبای نیشتیمانی لە ئێوە بڕیوە بۆچی ئەم کارەبای لە ئێوە بڕیوە؟ بەڵێ خۆی ئەوە پەیوەندی بە حکوومەتەوە نیە مەسلەی بڕێنی کارەباکە ئێمە کەسرەتە هاتین ئەم جێگەیمان دروست کرد ئەو خەڵکانی کە لەم دەوروبەرە بڵین باخیانی خۆ زانی ئێرە گەڕێک نییە دوورە لە گەڕەکە و کۆمەڵێ خەڵکە لێرە باخی هەیە و پیان خۆش نەبوو کەم ئاژەڵە نەخۆش و برینارانە لێرە بن ئێمە چارەسەریان کەین خۆی بابەتەکەەوە بوو واتە سکاڵای هاوڵاتیان لە کاتێکی شایەوە بۆ نمرە ینی چەندین کیلۆمەتر لە شوێنی نیشتەجێبوونی خەڵکەوە دوورن بەڕاستی ینی لە توانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لە دەرەوەی شاریش بەتەکیید تۆ باوەڕەکەی هەوڵاتەن سکاڵیان لەسەر ئەوە کردووە کە ئەمان بڵین لە مەندیقای ئێمە و یەک دوو ماڵی تر لێرە ژین ئەوانیش بڵین مەڕ و ماڵات و شتی وایان هەیە سکاڵیان لەسەر ئەو لێ کردوین کە ئێمە نانەین بە سەگەکانی ئەو دی و پەرژینەکەی خۆمان سەگەکانی ئەم دەشت و دەرە یعنی تۆ ئیتر کە هاوڵاتی گەیشتە ئەوەی کە تۆ ماڵەکە و لێرە نەبێ بەداخەوە لەم دەشتە چۆڵەشە نایڵن ئەو تۆ هاوکاری ئاژەڵەکە بکەیت دەستخۆش بێ زۆر زۆر سپاس سەرچاوی من ڕێکخراوی پاکۆوەک و ڕێکخراوێکی ئاژەڵ پارێزی چۆن داکۆکی لە مافی ئاژەڵانەکات؟ ئێمە بەڕاستی لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری و بەرزکردنەوەی هۆشیاری گشتیەوە سۆشەڵ میدیامان بەکارهێناوە بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵک میهرەبانتر بن بەرامبەر ئاژەڵان و ئەو توندوتیژێ زۆرەی کە لە کۆڵانەکانمانە لە شارەکەمانە هەیە کەم ببێتەوە و لە هەمان کاتی شایمە لەگەڵ حکوومەتیشا لەگەڵ شارەوانیە کەوتوینەتە سەرخەت پرۆژە یاسا هەیە بۆ ئەوەی کە یاسایەک دەربچێ بۆ پاراستنی مافی ئاژەڵان بەڕاستی و لە هەمان کاتیشا ئەو کەیسانە باسی توندوتیژیت کرد ئەو کەیسانیان ئەو کەیسە توندوتیژیانە چییە کە بەرامبەر ئاژەڵان هەیە؟ بەڕاستی کاک سەروەر ئێمە لەبەرەوەی لەم بوارەیە خۆبەخشانە ئیش ئەەکەین زۆر باشتر لە خەڵکی تر ئاگامان لە کەیسەکانەوە بۆیە وتم توندوتیژی زۆر لەبەرەوەی بەڕاستی توندوتیژیەکە زۆرە و لەبەر دەرگای ماڵەکان ئەو کەیسانە ئێمە ینی تازەترین کەیسیان کە چەند شەوێک پێش ئێستا ئێمە پەیوەندیمان پێوەکرا لە ڕێگەی پەیجەکەمانەوە کە سەگێک لە بەکرەجۆ بریندار کراوە کە ئەڕۆینە شوێنەکە سەیرەکەین سەگەکە سەگێکی زۆر ماڵیە زۆر نەرمونیانەوە ئێمە جاری تر چوینەتە ئەوێ و ئەو سەگەمان چارەسەر کردووە کە ئازارێکی هەبوو بەڵام دوو کەس بەگەڕەکەکەی ڕۆشتون دەماچەی دەرهێنا و فیشەکێکی ناوە بە ملیەوە ئەو سەگە ئەمە وێنەکەیەتی کە ئێمە چوین بەڕاستی هەتاوەکو ئەو شەوە هەتاوەکو 12 شەو خەریکی بووین هێناومان دەدەنە خۆشخانەی ئەو کەس چارەسەر کراوە بۆ سبێنێ گیانی دەچوو مرد سەگەکە ئەمە تەنها یەکێک لە مانگێک پێش ئێستایا لە هەواری شار کرد لە نزیک خۆمانە سەگێک بە هەمان شێوە لە بەردەمی پارکەکەی فیشەکی پەیوەندرا و ئێمە ماوەی 50 ڕۆژ بەڕاستی چارەسەرمان کرد ئەمە تەنها دوو کەیس لە ساڵی پار لە پارکی ئازادی بەڕاستی بەداخەوە بە هەمان شێوە تاپڕیان نابە سەگێکەوە کە دە 12 بێچووی هەبوو فریای کەوتین و توانیمان لەوێ لەگەڵ بەڕێز کاکسەلام ینی یارمەتیماندا ینی ئەمانە تەنها ئەم دەستدرێژیانە تەنها بەس بۆ سەر سەگە یاخود بۆ سەر پشیلە و گوێدرێژیشە بۆ سەر هەموو ئەو ئاژەڵانەیە کە بێخاونن بەداخەوە یاسایەک نییە لە کوردستانە کە باسی ئاژەڵی بێلان سەر شەقامی تیاابێ بۆ یعنی بەڕاستی
ئەمە کاریگەرێکی زۆر خراپی کردوتە سەر لایەنی دەرونی هەر هەمومان پێ دوابێ ئەمە کاریگەری نییە لەسەر لایەنی دەرونیمان زۆر هەڵی توانای ئێوە ئەوە یعنی تواناکەتان ئەوەندەیەکەوە دەرەقەتی ئەو هەموو ڕوبڕووبوونەوە دەزرێژیە نەبن وەلەما بەینا ڕۆڵی حکومەت چیەوە ئێوە ڕێکخراوەکان چۆن ڕۆڵی حکومەت هەڵە سەنگێنن بەڕاستی ڕێکخراوەکان من جاری تری ژووتومە ینی ئەم هاوڕێیانن کە ئێستا بەیەکەوەین ینی ڕەنگە چەند کەسێکی تریش کە لەگەڵمان نابن بەڕاستی ینی خەڵک بەمەبەستەیان بێمەبەستە نازانم بەڵام حەجمی ڕێکخراوەکانی ئاژەڵدۆستی و خۆبەخشی زۆر گەورەتر کردووە لەوەی کە هەیە و پێی وایە ئەبێ فریای هەموو کەیسەکان بکەون و پێی وایە ئەمانە سوپایەک لە خۆبەخش و پارەیەکی زۆر و بەڕاستی وانە ینی ئێمە ئەگەر خەڵکێکی ژوا تێگەشت بێیان وا دەربکەوێ هۆکارەکەی چییە؟ من زۆر بە تەواضۆ ئەم قسەیە ئەەکەم هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە قاتی توانای خۆمان ئیش ئەەکەین بۆیە خەڵک بۆ ئەزانێ کە تواناکەمان زۆرەوە بەڵام بەڕاستی تواناکەمان زۆر سنووردارە و ئەم بابەتە ئەگەر ئێمە ژمارەمان 2 ئەوەندە و 3 ئەوەندە و 10 ئەوەندەش ببێ خۆشیاری گشتی نەڵاتە پێشەوە هیچ ڕۆڵی حکومەت لەم نێوەندا چۆن هەڵە سنگێنە حکومەت بەرپرسیارانە بەرامبەر بە کەیسی ئاژەڵەکان مامەڵیان کردووە یان نابەرپرسیار هەتاوەکو ئەتوانە بڵێم هەتاوەکو 2019 مامەڵی حکومەت لەم مەجالەیە مامەڵێکی یعنی بەڕاستی مامەڵی کەم تەرخەمانە بوو دوای 2019 لە دوای 2019 بەڕاستی بابەتی ئاژەڵان جوڵاوەتەوە زیاتر و پرۆژە یاسایەک ئێستا گەشتۆتە پەرلەمان ئیشی لەسەر ئەکرێ ینی بەداخەوە کە لە یاسای عێراقیان من لەگەڵ پارێزەرەکانی هاوڕێموانە قسەمان کردووە لە یاسای وڵاتەکەمانە شتی زۆر ورد هەیە کە ئەکرێتەوە لەسەری 2 ساڵ زیندانی بکرێت بەڵام کابرا سەگێک بە زیندویی ئەسووتێنێ ئەڕۆی دادگا ئەڵێ وڵایی ئەو فەقەرەیەمان نییە کە شتێکی وا خۆی بە جۆرێکی تریش دەستدرێژیکردن بۆ سەر مافی ئاژەڵان دەستدرێژیکردن بۆ مافی مرۆڤیشی لێکەوێتەوە لەم لایەنەوە بەڕێزت چی کۆمنتێک چ قسەیەکت یان پامت هەیە ئەمە زۆر گرنگە یعنی ئەوەی ئەگەر تۆ ئاژەڵ دۆستیش نیت ئەگەر لەم بوارەشا ئیش ناکەیت ئەبێ زۆر سوپاسگوزار بیت ئێمە بۆ سوپاس زەمیشە ناکەیت بەڵام ئەبێ خەڵک سوپاسگوزار بێ کە خەڵک تیمێک هەیە ئەم گەنجە جوان و چالاکانە کە ئەم توندوتیژ یەکەم ئەکەنەوە یعنی تۆ سیر ئەەکەی لە گەڕێکێکا ئێمە ئەو کەیسەی بەکرەجۆ کە باسم کرد سەگێک پیشەکی پێوەنراوە ئێمە سەعات 10 شەو گەشتوینەتە ئەوێ دە منداڵ هەمووی پۆلیەکی سەرەتایی دوی سەرەتایی هاتوونەتە دەرەوە بە دەنگی تەقەکە بە دەنگی هاوار و بەڕاستی ئازاری سەگەکە هەمووی لەوێ دڵی پڕ بۆ دەستی کردو بەگەریان ئەم مناڵە سپەی دووسپەی یان ئەوە تا لە ڕووی دەرونیەوە یعنی تووشی نەکسەیەکی زۆر گەورە ئەبێ یان ئەوە تا ئەو توندوتیژەی لا ئاسایی ئەبێتەوە ئەمیش توندوتیژ ئەبێ دواتر لەسەر دەمەبۆڵەیەک لە ناو بازاڕی سلێمانیا چقۆت لێە و کوژێ مامەستا جوتیار ئەم ئاژەڵی کە لێرە ئەیبینین و زانەریتاندا دەربارەی پێشتر کە ئەمە نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە و چۆنەڵی ژمارەی کراوەتە گوێچکە مەبەست لەو نەشتەرگەریە چییە؟ هەندێک پیان وایە کەم نەشتەرگەریە بنەمایەکی ئاژەڵ دۆستی هەیە هەندێکیش و پیان وایە کە بنەمای ئاژەڵ دۆستی نییە لەما بەینا ئێوە تەیدیەوەکەن کە بێت ئەم ئاژەڵانە نەشتەرگەریان بۆ بکرێت و ڕێگە لە زاوزێکردنیان بگیرێت یاخود بە پێچەوانەوە کاک سەروەرجان ئێستا کە ئەڵێن سەگی بێخاوەن یان ئاژەڵی بەڕەڵدا بووە بە کێشە چ شتێکی بۆ بە کێشە ینی پەلاماردانی نییە یان ئەوەی کە هەموو سەگی سلێمانی نەخۆش بن ئەوە نییە بابەتەکە زۆربوونیان خۆشەیەک کە زۆربوون دروستیکە دیارە بە لۆژیکی چارەسەرەکەی ئاژەڵێکی سەگ چەند بێچووی ئەوێت خۆی ئەمەیە کێشەکەی دروست کردو زۆر بوونەکە کێشەکەمانە چارەسەرەکە کەمکردنەوەیە کەمکردنەوە تا ئێستا چۆن کەم کراوەتەوە بە دەیان هەڵمەت کراوە و بە هەزاران سەگ کوژراون لە گەڕەکەکانە یعنی سەیرەکەی تەقەیە یتە دەرەوە سەیرەکەی لە کۆڵانەکەدا ئەمە لە شارەکان و لە شارۆچکەکە واتە بۆ ئێوە ڕێگەل لە کوشتنی ئاژەڵەکان بگرن ئەنجامدانی نەشتەرگەری بە پێویستە زانن بۆ ئاژەڵەکان ئەمە خاڵی دووەم ئەم سەگانە کە زاوزێ ئەەکەن بۆ مانەوە ئەم زاوزەیەەکەن ئەمە زاوزەیەکە و جوودبوونێکە کە غەریزەی مانەوەیە و ئەم سەگە لە ماوەی ساڵێکە دوو جار ئەم حاڵەتی بۆ دروست ئەبێ باشە ئەوە نییە هەموو ڕۆژێک یان ئەم چێژە ینی ئەمە گۆڕانێکی فیسیۆلۆژیە لە لەشی ئەو سەگەیە ڕوئەدا نقطەیەکی تر بەڕاستی ینی ئەم سەگانە دوای ئەوەی کە نەشتەرگەریان بۆ ئەکرێت
زۆر هادی ئەبنوت بۆیە دیار باسی یاسات کرد دیارە پرۆژیاساک لە پەرلەمانە بەڵام یەکێک لەو لایەنایتر کە گرنگی هەیە بابەتی پەروەردەی ژینگەییە تا چەند ئێوە پێتان وایە کە پەروەردەی ژینگە لە ناوەندەکانی خوێندن لە ناو خێزان گرنگی هەیەوە توانێت تاک لێەوە پەروەردە بکرێت لەسەر پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان و پارێزگاریکردن لەسەر چاوە ئاوی و ژینگەیەکانی تر ئەوە زۆر گرنگە ینی من بەڕاستیەوە هێستا خەریکی توێژینەوەیەکم لەسەر ئەو پرۆگرامی خوێندنەی کە من و تۆ لە سەرەتایی خوێندومانە کە چەند ئەدەبیاتێکە دژی ئاژەڵان ینی کە ئێمە ئەو پەروەردەیە بەو شێوەیە هاتووە بەڕاستی ینی شعرێکە هەرچی نەوەکەی من و تۆی لەبەری کردووە بەڵام ئێستا ئەرزانی دراسی یەکەی کە ئەمە هەمووی دەرەنجامیژە بەڵێ ینی ئەم توندوتیژە دواتریش لە توندوتیژی بۆ ئاژەڵەکان شۆڕەبێتەوە بۆ توندوتیژی بۆ مرۆڤ و بۆ هەموو سروش بە هەموو بێگومان ینی تۆ پێ دوانە بێ کەسێک کە ناتوندوتیژە بەرامبەر بە تۆ ئەڕوات سەگێک بە زیندوێتی ئەسووتێنێ و یان پشیلێک ینی بەو شێوەیە لەبەرەوە بابەتی پەروەردە ئێمە لەگەڵ ئەم هاوڕێ بەڕێزانەوە ئەوانی تریش لە ڕێکخراوی پاکۆ تا ئێستان سەردانی نزیکەی 30 مەکتەبمان کردووە ینی قسەمان بۆ هەزاران منداڵ کردووە کە تی بگێنین کە بەڕاستی ئەم بابەتە بەو شێوەیە نییە ینی یەک خاڵی تر کە زۆر مەبەستمە بێڵێ ینی ئێستا ئێمە کە کۆرۆنا بڵاو بۆتەوە ینی من ئێستا کە کۆرۆنام نییە مەترسی نیم بۆ سەرتەوە بەڵام کە نەخۆش بم ئەنجا مەترسیم ئەم قسەیە بۆ هەموو زیندەوەرێکی تر ڕاستە بەداخەوە ئێستا قسەیەک بڵاو بۆتەوە یان خەڵک لە زیهنی عام ماوا هەیە کە هەر سەگێکت بینی ئەو سەگەت ئیتر تۆ ئەکوژێ کارەساکە پێچوانەوە پێتان وایە کە ئەسڵەن مرۆڤ مەترسی لەسەر ئاژەڵ دروستکردەوە نەگەوەی کە ئاژەڵ مەترسی لەسەر مرۆڤ دروست کرد بێگومان سەیری قوربانیەکانکە ینی تا پەیامت بۆ حکومەت یان حکومەت ئەوەی کە ئێوە باستان کردەوەی کە بارودۆخەکە ئەبینرێت حکومەت ڕۆڵێکی ئەوتۆی نییە لە پارێزگاریکردن لە مافیا ماژەڵانەوە زۆر جار حکومەت خۆی لە ڕێگەی هۆبەکانی ڤەتەنەریەوە دەستدرێژیە کاتە سەر بە ئەم ژیانی ئاژەڵانە پەیامتان بۆ حکومەت چییەوە بێ حکومەت چ جۆرە ڕۆڵێک ببینێت لە پارێزگاریکردن لە ژیانی ئاژەڵان حکومەت ئەبێ بگاتە ئەو قەناعەتی کە ئەمە بەڕاستی خزمەتکردنە بە وڵات ئەمە خزمەتکردنە بە سەقافەی عام خزمەتکردنە بە سومعەی شارەکان بە سومعەی خۆمان وەکو کورد بەڕاستی و بێن بابەتە بەو شێوەیە وە پەروەردەکردنی تاکە و دروستکردنی کۆمەڵگەیەکی ناتوندوتیژە ئێمە لە بێ ئیشیەوە دەستمان نەکردو بەمە و لە دەوڵەمەنیشەوە ئیشمان دەستمان نەکردو بەمە بەڕاستی بە گرنگی ئەزانین مەسئولێتێکی ئەخلاقیە هی هەمومان دەستان خۆش بێ و ماندوو نەبن هەمووتان زۆر سوپاس. کاکە بووبەکر وەک چۆن جارنامەی جیانی مافی مرۆڤ هەیە بە هەمان شێوە جارنامەی جیانی مافی ئاژەڵانیش هەیە ئایا پاڵپشت بەم جارنامەی جیانی مافی ئاژەڵانە هیچ یاسایەکی تایبەت لە عێراق یان لە هەرێمی کوردستان تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵانی بێپەناگە هەیە یان نییە؟ بەڵێ تاوەکو ئەم کاتەی ئێمە قسەیتیاکەین بە دڵنیاییەوە هیچ نە یاسایەک نە دەقێکی قانونی نە ڕێنماییەک پاڵپشتی ئاژەڵانی بێپەناگە بکات بە دڵنیایەوە نیمانەوە هیچ زایەکی بۆ دیاری نەکراوە جگە لەو ئاژەڵانەی کەوا یاسای سادانی عراقی لە مادەکانی 482 83 84 85 86 باس لەو ئاژەڵانە ئەکا ئەگەر هات و خاوەنێکیان هەبێ واتە ماڵی بن و خاوەنێکیان هەبێ تەنها لە حاڵەتانە سزایان هەیە بەڵام ئەگەر ئەم ئاژەڵانە خاوەنیان نەبوو ئەوەی کە پێی ئەوترێ ئاژەڵی بەرەڵا لە دەرەوە بن ئەوە بە دڵنیاییەوە ئازاردانیان و سوکایەتی پێکردنیان و
کوشتنیان و لە ناوبردنیان هیچ زایەکی بۆ دانە ناوە یاسا تاوەکو ئەم کاتی ئێمە بەڵێ واتە تایبەت بەو ئاژەڵانی کە بێپەناگەن هیچ یاسایەک نییە بەدڵنیاییەوە تا ئێستا هیچ یاسایەکمان نییە. لە ماوەکانی ڕابردوو وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ئێوە وەکو ڕێکخراوەکەتان هەوڵتاندا بۆەوەی کە پرۆژە یاسایەکی تایبەت ئامادە بکەن و پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان و وەزارەتی پەیوەندیداری بکەن. ناوڕۆکی ئەو پرۆژە یاسایە چییە؟ بەڵێ سەرەتامێ باز لەوە بکەم ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوەکەمان لە پای ئەو دڵسۆزەی کە هەیەی بۆ سروشتی کوردستان هەوڵماندا وەکو بۆردی یاسایی پرۆژە یاسایەک ئامادە بکەین بۆ پەرلەمانی کوردستان کەوا تێیدا مافی ئەو ئاژەڵە بەرەڵایانە ئەو ئاژەڵە بێ پەناگانە دیاری بکەین کە خەڵکانێک ئەبینین ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئازاریان دەدا کوشتیان کوژێت و کاری نەشیاویان بەرامبەر بەکا و یاساش دەسەوسان وەسڵاو هیچ زایەکی نییە. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان هەڵساین بە پێشکەشکردنی پرۆژە یاسایەکی تێر و تەسەل بۆ بەردەم پەرلەمانی کوردستان لەم یاسایە ئەو ئاژەڵانەی کەوا بێ پەناگەن وەکو سەگ گوێدرێژ پشیلە ئەمانە ئەگەر هات و ماڵی نەبن و هیچ خاوەنێکیان نەبێ و هەر کەسێک ئازاریان بدا یاخود لە ناویان بەرێ یان بە هەر شێوەیەک لە شێوەکان سوکایەتی پێ بکات ئەوە ئێمە لەو پرۆژە یاسا جێگەمان بۆ کردوێتەوە کە ئەبێ ئەو کەسانە سزای تون بزیان سزاکان سزای تابندکردن ئەڕوا و هەروەها غەرامەشی تایە بەدڵنیاییەوە سزایەکی تا بۆ ئەم زۆرف و بارودۆخی ئێستا سزایەکی گونجاوە. بەڵێ ئەم پرۆژە گەیشتەوە بەکوێ؟ لە ئێستا ئەمە پرۆژەکەمان تەمەەن ساڵی 2019 پرۆژەکەمان تەقدیم کرد بەڵام ئەو بارودۆخی هەرێمی کوردستان وای کرد کە پرۆژەکەی ئێمە تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێ بەڵام ئامادەکاری کراوە بە پێی ئەو زانیارەی ئێمە هەمانە ئامادەکاری بۆ کراوە لە ماوەیەکی زۆر نزیکدا خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ و دواتر خوێندنەوەی دووەم و ئینشاڵڵا چاوەڕێکەکەین بێت بە یاسایەک و لە هەرێمی کوردستان پێڕۆ بکرێت. ئایا لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانەوە پاڵپشتی لەم پرۆژە یاسایە کراوەکەی و پێشکەشتان کردووە؟ ئەوەی ئێمە زانیاریمان هەبێت تا ئێستا فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان پاڵپشتی پرۆژە یاساکەی کردووە واژۆی کردووە سەرڕای ئەوەی شەن ئەندام پەرلەمانێک لە فراکسیۆنەکانی تر بۆ خۆیان واژۆیان لەسەر کردو ڕەزامەند بوون کە ئەم پرۆژە یاسایی ئێمە خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ. کاک ئەبوبەکر ئەوم پێ بڵێ ئەگەر ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت و ببێ بە یاسایەک ئایا مافی ئەم ئاژەڵانە لە کوردستانە پارێزراو ئەبێت یاخود دۆخی ئەم ئاژەڵانە ئەچێتە دۆخێکی ترەوەیان هەروەکو خۆی مێنێتەوە؟ ئێمە ئاگاداری ئەوەین کە کۆمەڵێک یاسا هەن لە کوردستانە تەنها دقێکن و لە ڕووی جێبەجێکاری و جێبەجێ ناکرێت. بەڵێ وەکوتم فەراغێکی یاسایی هەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ ئەو ئاژەڵە بێپەناگانە و هیچ یاسایەک جێبەجێ نابێ بەسەریانە بەدڵنیایەوە جێبەجێ ئەم یاسایی ئەم پرۆژە یاسایی ئێمە تقدیمی پەرلەمانمان کردووە ئەگەر بێت و ببێ بە یاسا بەدڵنیایەوە کاریگەری باشی ئەبێ ئەو فەراغە نایەڵێت و ئەو ئاژەڵانەش مافێکیان هەیە و هیچ کەس و لایەنێک بۆی نییە ئازاریان بدا یاخود کردداری نەشیاویان بەرامبەر بکات بەدڵنیایەوە ڕێکاری یاسایە نەگیرێتە بەر و سزاکەشان دیاری کراوە بریتێ لە سزای بەندکردن و غەرامەکردنیشان. کەوایە هەبوون یان دەرکردنی ئەم یاسایە بە پێویست ئەزانن و دۆخی ئاژەڵەکانی شەگۆ. بەڵێ بەدڵنیاییەوە فەراغێکی یاسایی هەیە پێویستە ئەو فەراغە پڕ بکرێتەوە ئینشاڵڵا ئومێدەوارین بەو یاسایی ئێمە ئەو فەراغە یاسایە پڕ ئەبێتەوە لە هەرێمی کوردستان و ئەو ئاژەڵانش مافێکیان بۆ دیاری ئەکرێ هیچ کەس لایەنێک ناتوانێت سوکایەتیان پێ بکات. دەست بۆش. ئاژەڵ دۆستان و ڕێکخراوەکانی ئاژەڵ پارێزی هەبوونی ژینگە وەک پرۆگرامێک لە ناوەندەکانی خوێندن بە گرنگ دەزانن بۆ ئەوەی وانەی ژینگە پارێزی لە قۆناغەکانی سەرەتایی و باخچەی منداڵانەوە فێری ژینگە پارێزی بکرێت و هەر لە باخچەی منداڵانەوە منداڵان فێری ئاژەڵ دۆستی بکرێت و هەروەها هەبوونی یاسایەکی تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان بە گرنگ دەزانن بۆ ئەوەی ڕێگری بکەن لەو دەستدرێژیانەی کە ڕۆژانە دەکرێتە سەر ئاژەڵە بێپەناگەکان
هەروەها بە پێویستی دەزانن کە حکوومەت هەڵبسێ بە دروستکردنی پەناگەی تایبەت لە پارێزگاکان بۆ لە خۆگرتنی ئەو ئاژەڵانەی کە سەرگەردانی کوچە و شەقامەکانی شارن. تا بەرنمەیەکی تری ژینگەی و پرسێکی ژینگەی بەخوای گەورەتان دەستپێرم و بە دیدارتان شاد دەبمەوە. خواتان لەگەڵ.